الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 92 لاپەڕە 93 کە دوای خوێندنەوەی ئاەتەکان دەست دەکەین بە تەفسیرکردنیان. أعوذ بالله من الشيطان الرجيم. وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة مؤمنة ودية مسلمة إلى أهله إلا أن يصدقوا فإن كان من قوم عدو لكم وهو مؤمن فتحرير رقبة مؤمنة وإن كان من قوم بينكم وبينهم ميثاق فدية مسلمة إلى أهله وتحرير رقبة مؤمنة فمن لم يجد فصيام شهرين متتابعين توبة من الله وكان الله عليما حكيما. ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. يا أيها الذين آمنوا إذا ضربتم في سبيل الله فتبينوا ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا تبتغون عرض الحياة الدنيا فعند الله مغانم كثيرة كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا إن الله كان بما تعملون خبيرا. لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما درجات منه ومغفرة ورحمة وكان الله غفورا رحيما. إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيم كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا. إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا. ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله وكان الله غفورا رحيما.
وإذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة إن خفتم أن يفتنكم الذين كفروا إن الكافرين كانوا لكم عدوا مبينا. لا آيات نوتدو كديار زاري رابردو كردو معنا بهوي خلالكوا آياتكان هندي كان قرتاون بس خيراي دوباره عندكينوا. خاي جورد فرمت وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ وما كان يعني الروانية رجع بيدراونية بوهج إيمان دارك أن يقتل مؤمنا إلا خطأ بكشة إيمان دارك ديكا مجر بهلا ببي ما بس لدستي بكجره ومن قتل مؤمنا خطأ هركسك إيمان دارك بكجة بهلا إيمان دارك لدست بكجره بهلا دبي بكا فتحرير رقبة مؤمنة يكم جار يكم سد دبي آزاد بكا لطولي أو كسيكي بيتاواني كشتوا كويليكي إيماندار دبي آزاد بكا كويليكي إيماندار أو يك ودية مسلمة إلى أهله ودبي خوينيش تسليم بكات بكسوكاري كجراوكا خويني إنسانيش قتمان صد وشتر بوكاتي خوي كصد وشتر أجر ببارة تقدير بكري دكاته 1000 مثقال زر يان لدكاته 10,000 درهم زيو كجازير بيت يان أعجل بي يا بارة بي يا هر نرخك كالسري ركون إلا أن يصدقوا مجر كسكاري كجراوكا لا بكوجكي خوش بن طبعا بويان هي لي خوش بنو نبي كجنوا نخوينشي لبستن فإن كان من قوم عدو لكم وهو مؤمن أجر كجراوكا لقومك بو كسكاركي كسانك بون كعدو لكم دجمني ايوه بون بلام وهو مؤمن أو بوخوي كجراوكا بوخوي إيمان دار بو فتحرير رقبة مؤمنة أو دبي بكجكا آزاد بكا كويليش إيمان دار بس خويني نادا چونکە کەسوکارەکەی بێباوەڕن کەسی بێباوەڕ نابێتە وەلی و خوێن وەرگری کەسێکی ئیماندار هیچ کاتێکی وإن كان من قوم بينكم وبينهم ميثاق ئەگەر کوژراوەکە لە قەوم و کەسانێک بوو کە لە بینی ئێوە و ئەواندا پەیمان و بەڵێن هەیە بەڵام کوژراوەکە ئیماندارە ئەوە فەدیەة مسلمة إلى أهله دیسان دەبێ خوێن بدرێ بە کەسوکاری کە هاوپەیمانی ئیماندارانن با ئیمانداریش نەبن وتحرير رقبة مؤمنة ودبي بكوجكا آزاد شيكا كويليكي إيماندار واضحة طبعا قتل عمدي قتل أن قصد عفو قتل خطأ أو كجرانيك بمبزنية طبعا كشنوي تدانية ويا أجر كسك ببي مبست كسيكي لدس كجرا ببي مبست يجاري واهي قل ليكي داوي بهواي دا یا بۆ ئاژەڵێکی بە کەسێک دەکەوێت ئەوە خەتەئە وایە کابرا سارەی لێ دەخورێ پابەندی هەموو ڕێنماییەکانی سیاقەت و شۆفێریە بەڵام قەدەرەن وەردەگەڕێ یا بەر سارەیەک دەکەوێت یا بەر کەسێک دەکەوێت و کەسێک لە ناو دەچێت هەر قەتڵە طبعا هەر قاتیلە هەر هۆکاری قەتڵە یان ئەوە تەجاری وایە فعلا شەرتە لەگەڵ کەسێکی لێشی دەدەی بەڵام مەبەستت نییە بیکوژی بەڵام قەدەرەن لە دەستت دەکوژرێ ئەو کەسێکی لەدەست دەکوژرێ بەڵام نیەتی کوشتنی کەسەکەی نەبووە تەوان دوای کوژرانەکەی دەبێت چی بکا بۆی خاوێن ببێتەوە ئەوە هیچ دەبێتەوە بۆی کات و پەشیمان بێتەوە چونکە لەم نەوعە کەم تەرخەمیەک لەوانەیە لە ئەوەی کە تۆ بووی بە هۆکاری کوژرانەکەی لەوانەیە هەر هەبوو بێ بۆی ئینسان احتیاج زۆر کە دەبێ هەنگاوی یەکەم کۆیلێکی ئیماندار ئازادکەی ئەو جار خوێن بدەی بە کەسوکارەکەی خوێنێک کە ئەو مەبلەغی کە خوا دیاری کردووە پێغەمبەر دیاری کردووە صلی الله عليه وسلم یا سوڵح دەکەن و چەندی لەسەر ڕێککەوتن ئەگەر گوتمان ئەگەر کەسەکە ئیماندار بوو هەم کۆیلەکەی دەبێ ئازادکە هەمیش دەبێ خوێنەکەی بدا ئەی ئەگەر کەسەکە ئیماندار بوو بەڵام کەسوکارەکەی کافر بوون گوتمان تەنها کۆیلەکەی ئازاد دەکا بۆی بینی خۆی خوای خاوێن بێتەوە خوێنیان ناداتێ ئەی ئەگەر کەسوکارەکەی
هاوپەیمانی ئیمانداران بوون بەڵام کەسەکە دیسان کوژراوەکە دیسان مسلمان بوو وەکو کەسی ئیماندارە و کاتە هەم دەبێت کۆیلەکەش ئازادکە و هەمیش دەبێت خوێنەکەیان پێ بدە. ئەدی فەمەن لەم یەجید کەسێک کۆیلەی دەست نەکەوت لە جیاتی کۆیلەی نەک لە جیاتی خوێندانێ خوێنەکە مسۆگەرە خوێنەکەش کێ دەیدا تەڵەن ئەگەر بکوژەکە بۆ خۆی خوێنی نەبوو دەبێت کە سوکارەکەی خوێنی لەگەڵ بدەن. فەمەن لەم یەجید هەر کەسێک پارەی کڕینی کۆیلەی نەبوو یا کۆیلەی دەست نەکەوت فەصیام و شەهڕەینی متەتابعینی بە ڕۆژوو بێ 2 مانگی بە دوای یەکدا وەکو چی تەوبەتەن من الله وەکو تەوبە و پەشیمان بوونەوەیەک و گەڕانەوەیەک بۆ لای خوا وەکان الله علیما حەکیمە خوای گەورە زانا و دانایە ئەوەیان وازح. ومن يقتل مؤمنا متعمدا هەر کەسێک بکوژێ ئیماندارێک بە ئەنقەست ئەو جارێ بە ئەنقەست گوتمان ئەوەیە کە ڕێک سێرەی لێ بگری و لێی دەی نیەتت هەیە لە دڵەوە بیکوژی بە وەسیلەیەکیش بە هۆکارێکیش لێی دەدەی کە عادەتەن بە شتەی خەڵک دەکوژرێ هەر کەسێک بکوژێ کەسێکی ئیماندار بە ئەنقەست بەبێ ئەوەی هیچی کردبێت و شایستەی ئەوەی بێ بیکوژی فەجەزاؤه جەهەنەم سزای ئەو کەسەی کە ئیماندارەکە دەکوشێ دۆزەخە. ئەوە یەک خالیدەن فیها لەناو ئەو دۆزەخەیدا دەمێنێتەوە بە نەمری ئەوە 2 وغضب الله عليه خوای گەورە تووڕەیی و خەشم و قینی خۆشی دەڕێژێ بەسەردا ولعنه وخوای گەورە لعنەت و نەفرینیشی لێ دەکات لە ڕەحمەتی خۆش دووری دەخاتەوە وأعد له عذابا عظيما وآمادەشی کردووە بۆی سزایەکی زۆر گەورە کە دیارە کوشتنی ئینسانی ئیماندار بە ئەنقەست یەکێکە لە کەبائیرەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثەکەی هەیە دەفەرمێت لزوال الدنيا أهون عند الله من قتل رجل مسلم وێرانکردنی هەر هەموو کەون لای خوای گەورە گوناهەکەی سوکترە لە کوشتنی تەنها یەک کەسی ئیماندار. حديثي كمان هيدا فرمد من أعان على قتل مسلم بشطر كلمة هر كسك هاوكاري كسك كابني وشا بو كشتني كسك هاوكاري كسك دي كبكا نقبة كلمة بني وكلمة بني وشا قصا جاء يوم القيامة مكتوب بين عينيه دلن لروجي قيامة دادا فرمد ديهنن لنوساواني نسراوة آيس من رحمة الله أو كسنا أميد لرحمة إخوة أجر بيك إشارتي كسك بكجري بەیەک تیلە چاوی کەسێک بکوژرێ بەیەک کەلیمە ببیە هاندەری ئەوەی کەسێک بکوژرێ یان کەسێک ببێتە خۆی بکوشێ کە جاری وایە ئێستا کەسێک بۆ خۆی دەکوشێ وایە بەڵێ بۆ خۆی تاوانبارە بەڵام ئەدی ئەو کەسەی دەبێتە هۆکاری ئەوەی کە کەسەکە خۆی بکوشێ زەختی لێ دەکات زۆری لێ دەکات تینی بۆ هێناوە لە بابەتێکدا کە حەقی نییە کەسەکەی ناچار دەکات پەنا بۆ خۆکوشتنێ بەبێ گومانی بۆ قیامەتی ئەو کەسە بە قاتیل حیسابەجا قەتڵی عەمد بە هەرچیەک بێ فەرقی نییە کابرا پاڵی پێوەنەی بیکوشی شمشێری لێدەی گولەی لێدەی ژەهر خواردیکەی بیخنکێنی بە هەر جۆرێک لە جۆرەکان بە ئەنقەست ببیە هۆکاری کوشتنی کەسێک سزاکەی چییە؟ هەر کەسێک بکوشێ ئیماندارێک بە ئەنقەست سزاکەی دۆزەخە ئەوە یەک چونە دۆزەخەکەی مسۆگەرە پاشان بە هەمیشەیش لەناو ئەو دۆزەخەیدا دەمێنێتەوە خواش لێی تووڕەیە خوا لەعنەتیشی لێ دەکاو لە ڕەحمەتی خۆش دووری دەخاتەوە سزایەکی سەخت و گەورەشی بۆ ئامادە کردووە بەڵام ئەوە چ قاتیلێکە تەبەن قاتیلێک کە دوای کوشتن تۆبەی نەکرد بێت پەشیمان نەبوو بێتەوە نەچوو بێت خۆی بەدەستەوە بدا بۆی لە بەرامبەردا بیکوژنەوە چونکە کەسێک با ئەنقەست کەسێکی بکوشێ سزاکەی چییە؟ سزای یەکەمی ئەوەیە کە خۆی بەدەستەوەدا بیکوژنەوە ئەگەر کەسەکە تەوبەی کرد و کوشتیانەوە تەوەن ڕۆژوشی ناکەوێتە سەرێ چونکە دوای مردنێ ڕۆژی چ دەگرێتەوە وایە کەسێک قەتڵی کرد دوای قەتڵ تەوبەی کرد بینی خۆی و خوای ئامادەش بوو بیکوژنەوە یان فعلەن خۆی بەدەستەوەدا کوشتیانەوە تەمەن ئەو شمولی ئەوەی ناکە بۆ معلوماتان ئەوە باسی کەسێکە کەسێکی کوشتووە بە ئەنقەست تەوبەی نەکردووە ئەگەر تەوبەی کرد ئەوە یەک ئەگەر کوژرایەوە ئەگەر نیان کوشتەوە عافویان کرد لە کوشتنەوەی بەڵام خوێنیدا ئەو کاتە دەبێت خوێنەکەش بدا تەمەن 2 مانگەکەش بە ڕۆژوو بێ دیسان ئەگەر تەوبەی خوێنیدا و تەوبەی کرد و 2 مانگەکانیش بە ڕۆژوو بوو بینی خۆی خوای گەورە لەوەش خۆش دەوێت ئەدی ئەو کەسەی ئەو با ئاتە باسی کەسێکە قەتڵی کردووە تەوبەی نەکردووە ئەویشیان دیسان عولەما دەیانکەنە 2 بەش دەفەرمون ئەوەی هەتای لە جەهەنەمێدا دەمێنێتەوە
کەسێک کە قەتڵی کردووە و بە حەڵاڵی زانیوە حاڵێ بە حەڵاڵزانینی قەتڵ تەمان بۆ خۆی ئینسان پێی کافر دەبێ بە خودی قەتڵەکەش کەبائیر و گوناهێکی گەورەت کردووە بۆیە ئەو کەسێک کە قاتیلە و قەتڵیشی بە حەڵاڵ زانیوە بەلاشیەوە شتێکی ئاسایی بۆ لە ژیانیشیدا تا لە حیاتدا بۆ تەوبەی نەکردووە ئەو بەبێ گومانی تەبعاً هیچ قسەی لەسەر نین لەسەر ڕەئی هەموو عولەما هەتایە ئەو کەسە لە ئاگردایە بەڵام کەسێک بنمونە قەتڵی کردووە ئەو کەبائیرە مردووشت نەتەوبەی کردووە و نە خۆی بەدەستەوە داوە بکوژرێتەوە و نە خوێنیشی داوە کە هەزاران قاتیلی ئاواسمان لەوانەیە هەبن وایە ئەو کەسە لە قیامەتێ هەردەسووتێ قسەی تێدانیا هەردەچێتە جەهەنەمێ بەڵام بە کۆمەڵێک فرموودە و حەدیثی دیکەی صەحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک ئەسڵی ئیمانی هەبێ لا إله إلا الله بەڕاستی جارێک گوتبێ و شەریکی بۆ خوا بڕیار نەدابێ وەختێک لە جەهەنەم هەردێتە دەرێ ها بەڵام کە دەفەرمێ خالیدەن فیها بە هەمیشەی بە هەمیشە یعنی زۆر لەوێدا دەمێنێتەوە ئەو زۆرە چەندە تەنها خوای گەورە بۆ خۆی دەزانێ ئەو جا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئیذا ضربتم فی سەبیل الله هەر کاتێک ڕۆیشتنە دەرێ بۆ جیهادکردن لە پێناوی خوادا فتەبەینوا ینی ڕوونیکەنەوە ئەو کەسانەی دەستنە سەریان چێن ئیماندارن یا ئیماندار نین مسلمانن یا مسلمان نین بۆی تووشی هەڵە نەبن ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا هیچ کاتێکیش بەو کەسانە مەڵێن کە سەلامتان لێ دەکەن سەلامتان بۆ هەڵدەدەن یا پێشنیاری ئاشتیتان بۆ دەکەن قەت پێیان مەڵێن ئێوە ئیماندار نین و بە درۆ سەلامتان لێ کردوین بۆ چونکە ئینسان لەسەری نییە دڵی خەڵکی هەڵکۆڵێ وایە کەسێک سەلامی کرد سەلام ڕەمزی مسلمانانە کەسێک عیبادەت و خواپەرستی ظاهری کرد ئەتۆ ناچاری بڕیاری مسلمانەتی بەسەردا بدەیت ناو دڵی و بەڕاستێتی یا بەڕاستی نییە شتێکی دیکەی بۆی دەفەرمی ئەی ئەوانە ئیمانتان هێناوە هەر کاتێک ڕۆیشتنە دەرێ بۆ جیهادکردن لە پێناوی خوادا ڕوونیکەنەوە یعنی بەبێ معلومات و زانیاری بەسەر هیچ کەسێک دامەدەن و هیچ کەس مەکوژن إليكم السلام لست مؤمنا بە هیچ کەسێکیش مەڵێن کە سەلامتان بۆ هەڵدەدا یا پێشنیاری ئاشتیتان بۆ دەکات پێی مەڵێن ئیماندارنی بۆچی تبتغون عرض الحياة الدنيا بمەبەستی بەدەستهێنانی کەلوپەلی ژیانی دنیا بۆ چونکە فعند الله ئەوەی لای خوایە بۆ ئێوە مەغانم و کەثیرە دەستکەوتێکی گەورەترە ها تۆ ئەگەر پارچەمەڕێک بێنیەوە وەکو غەنیمەت یان پاداشتی لای خوای گەورە بێنیەوە کامیان چاترە بێگومانی لای خوای پسی کەسێک بە کافریش بکوژی چاکترە یان ببێ هۆکاری هیدایەتی کەسێک بێگومان ببێ هۆکاری هیدایەتی کەسێک باشترە لە دنیاشدا ها ئێستا کە قسان بۆ خەڵکی دەکەی خۆ ئەگەر کەسەکە بە قسەشت نەکا گوێشت لێ نەگرێ لە بەرامبەردا بژوەستێتەوە خێری خۆت هەردەگاتێ بەڵام کامیان خێرترە ئەتۆ بە نەرمی و هادی و لەسەر خۆی قسانکەی و کەسەکەی نەرمکەی و بێتە سەر ڕێگای ڕاست یا ئەوەتە تووڕێیکەی و هێندەی کە عینادیکەی و گوناهی زۆرتر پێ بکەیت بێگومان ئینسان بۆ ئەوە هاتووە خەڵکی لە ئاگر بێنێتە دەرێ نەک خەڵکی بەڕێکە ئەو جار دەفەرمێت کەذلك كنتم من قبل هەر بەم شێوەیە بوون ئێوەش پێشتر یعنی عوزریان بۆ لە دڵ بگرن خۆ سەحابەکان بە تایبەتی ئەوانەی ئەو کات لە بەردەستی پێغەمبەردا بوون صلی الله عليه وسلم چەند ساڵێک پێشتر بتپەرست بوون كذلك هەر بەم شێوەیە كنتم من قبل ئێوەش پێشتر ئاوا بوون فمن الله عليكم خوای گەورە منەت و چاکەی لەگەڵ کردن بۆیە فتەبەینوا دیسان بۆ هەر شوێنێک چون بۆ هەرکەنەوە بزانن ئەو کەسانە چێن إن الله كان بما تعملون خبيرا بێگومان خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە ئەو جار دەرسی تازە دەفەرمێت لا يستوي القاعدون من المؤمنين هیچ کات وەکو یەک نین ئەوانەی قاعد دانیشتون لە جیهاد کردن و جیهاد ناکەن بەڵام ئیماندارن لا يستوي القاعدون من المؤمنين وەکو یەک نین ئەوانەی قاعدن یعنی دانیشتون و جیهاد ناکەن من المؤمنين لناو ئیمانداراندا بەڵام غەیر ئولی الضەرەری بەبێ ئەوە هیچ عوزر و بیان و ناڕەحەتییان بەسەرەوە بێ حاڵیت ئەوە نه یعنی ئەوانە بەدەرن کەسێک جیهاد ناکە بەڵام کوێرە عوزری هەیە وایە کەسێک ناچێتە جیهادکردن بەڵام شەلە عوزری هەیە کەسێک جیهاد ناکە بەڵام نەخۆشە ئەوانە عوزریان هەنا ئەوانە هەر بە مجاهد حیسابن حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ جەنگی تەبوک ڕۆیشتووە فەرموویەتی ئێستا ئێوە هەر شێو و دۆڵ و بەرزایی و نزماییەک دەبڕن خەڵکانێک لە ناو مەدینەدا هاوبەشی
خێرەکەی ئێوەنا لەبەر ئەوەی بە عوزر و بیانوویەک لە ناو مەدینەی داماونەتەوە جا بۆ هەموو کارێکی دیکە وایە ها ئینسان لە دڵەوە حەزی لە هەر کارێک بێ لە دڵەوە نیەتی هەر کارێک بێنێ بەڵام فعلەن عوزری هەبێ پێی نەکرێ نەتوانێ بیکە خوای گەورە وات بۆ حساب دەکا کە کارەکەت کردووە کەس ڕۆژێک نێتی ڕۆژوت هێنابێ بنمونە بەڵام عوزرت بۆ دروست دەبێت دەستیە سەفەریانە خۆش دەکەوی پێ نابی ڕۆژی سنت بێ هەرچیەک بخوای گەورە خێری ئەوت بۆ دەنووسێ لە حەدیثمان هەیە یەکێک لە ئادابەکانی شەو نوێژ ئەوەی شەوێ ئەگەر خەوتی ئەگەر ئینسان عادەتی شەو نوێژی وایە بێ سنت وانێتی بێنی بەتەمای ئەو شەو چەند ڕکعاتان بکەیت پێغەمبەر دەفەرمێ ئەگەر هەر بەخەبەر نەهاتی چەندی لە دڵت گرتووە خوا هەمووت بۆ دەنووسێ چونکە خەوت لێکەوتووە خێرەکەشی بە سەدەقە بۆ حساب دەکە ئەجا بۆ هەموو شتێک هەروایە دەفەرمێت لا يستوي وەکو یەکنین القاعدون يعني ئەوانەی دانیشتون و جیهاد ناکەن من المؤمنین لە ئیمانداران بەڵام غەیر ئولی ضەرەر جگە لەو کەسانەی کە عوزر و بیانویان هەیە و شەل و کوێرن والمجاهدون لەگەڵ چێ وەکو یەکنین والمجاهدون في سبيل الله لەگەڵ ئەوانەی کە جیهاد دەکەن لە پێناوی خوادا بأموالهم وأنفسهم بەماڵیان و بەجیانیان ئاەتەکە وازەحەوانە يعني هەرگیز کەسێک جیهاد ناکە یعنی ئامادە نییە خۆی بەکوژدا لە پێناوی خوای گەورەدا و ماڵی خۆی سەرفکە لە پێناوی خوای گەورەدا لەگەڵ کەسێک کە بە فعلی ئامادەیە بەجەستە و ماڵی خۆی لە پێناوی خوای گەورەدا خۆی بکا بە قوربانی لە قیامەتێ پاداشتیان وەکو یەک نییە مەگەر کەسێک کە نەچوو بێتە جیهادێ نەچوو بێتە بەرەی شەڕکردن لەگەڵ ئیمانداراندا عوزرێکی هەبوو بێت و بیانوویەکی هەبوو بێ ئەو کەسە لەگەڵ جیهادکەرەکەی هیچ فەرقی نییە واضحانە لا يستوي القاعدون وەکو یەکنین ئەوانەی جیهاد ناکەن لە ئیمانداران غەیر ئولی الضەرەر جگە لەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بە مستەڵەحی ئێستا شەلن کوێرن سەقەتن والمجاهدون في سبيل الله بأموالهم لەگەڵ ئەوانەدا یەکسان نین کە لە پێناوی خوای گەورەدا بە ماڵ و گیانیان تێدەکۆش فضل الله يعني هەڵی بژاردون خوای گەورە المجاهدين ئەوانەی جیهاد دەکەن لە پێناوی خوادا بأموالهم بە ماڵیان و وأنفسهم بە گیانیان على القاعدين بەسەر کەسە دانیشتوەکان و جیهاد نەکەرەکاندا بە دەرەجەتەن هەندێک دەرەجەتەن هەندێک لە عولەما دەفەرمون بە یەک پلان فەرقە ئەوەشی کە جیهاد ناکا مادام ئیمانی پێێتی و باوەڕی پێێتی و ئیلتیزام بەدینەوە دەکا هەر ئیماندارە خوا پلە و پایەکی هەرداوەتێ بەڵام لەگەڵ کەسێک کە چۆتە جیهاد و ئامادەی ڕوحی خۆی بەخت کات و ماڵی خۆی سەرفکات لە پێناوی خوای گەورەدا ناخرێنە یەک تەرازووی وەکو یەکنین خوا دەفەرمێ وەکولەن هەر هەمویان ئەوەی جیهاد دەکا ئەوەی جیهاد نادەکا مادام ئیماندارە وعد الله الحسنى خوای گەورە بەڵێنی شوێنە خۆشەکەی شوێنە باشەکەی کە بەهەشتە پێداون بەڵام دیسان دەفەرمێت وفضل الله المجاهدين هەڵی بژاردون بە چاکتری داناون خوای گەورە ئەوانەی جیهاد دەکەن على القاعدين بەسەر ئەوانەدا کە دانیشتون و جیهاد ناکەن ئەجرا عەظیمە پاداشتێکی بە پاداشتێکی زۆر گەورە ئەجا جیهاد طبعا یعنی تێکۆشان لە پێناوی بڵاوکردنەوە و گەشەکردنی ئیسلام بۆ معلوماتان جیهاد تەنها قەتڵ نییە جیهادی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ساڵی یەکەمی پێغەمبەرایەتیدا چی بوو ئەو ئاەتانێک کە باسی وەجاهید و لە سوورەتی حەجدا سوورەتەکە مەکیە و باسی جیهادی تێدایە جیهادی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قۆناغی سەرەتایی پێغەمبەرایەتیدا ئەو بوو بەنهێنی متمانەی بەچێیە بچێت دەعوە و بانگوازیان پێ بگەێنێ قۆناغی دوای ئەوی جیهادی پێغەمبەر ئەوە بوو صلی الله عليه وسلم کاتێک ئاشکرا بوون جیهادەکان ئەوە بوو ئەگەر ئەشکەنجە دران و ناڕەحات کران لە پێناوی خوای گەورەدا سەبر بگرن و پەشیمان نەبنەوە حاڵێن جیهادی دواتر ئەوە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەکانی بنێرێ بۆ شوێنەکان دەعوە بکەن دین بگەێنن ئیسلام بگەێنن ئیسلام بڵاوکەنەوە ئیسلام خۆشەویست بکەن هەنگاوێکی دیکەی جیهادکردن ئەوە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەکانی نارد لە مەکەیەوە بۆ حەبەشەی بۆی پارێزراو بن و ئیمانیان پارێزراو بێت و زەختیان لێ نەکرێت و سزا نەدرێن قۆناغێکی دیکەی جیهادکردن ئەوە بوو مەکەیان بەجێهێشت چوونە مەدینەی قۆناغێکی دیکە ئەو بخوارڕێی پێدان ئەگەر کەسێک زوڵمی لێکردن بەس دیفاعکەن ئاخیرەکەی تەوان جیهادە گەورەکە قەتڵەکە
دیسانیژەویش هەر لە بەرامبەر ئەو کەسانە دابوو کە ئیسلامیان قوبوڵ نییە ئەوە یەک دوهەمیش دەبنە ڕێگر نایڵن ئیسلامیش بکا بە خەڵکی ئەو کاتە تەمان ئەوە بڵێ شەهید بوون و کوژران و خەڵک کوشتن لە پێناوی خوادا یعنی پلەی هەرە بەرزی جیهادە بەڵام بە هەر جۆرێک لە جۆرەکان کەسێک ئامادە بێ خزمەتی دین بکات و دین بڵاو کاتەوە لای خوا لەگەڵ کەسێکی دیکە بەس بۆ خۆی ملتەزیم بێ علاقەی کەسی نەبێ هەردووشی هەر باشە بەڵام کامیان باشترە بێگومان ئەوەی کە بۆ خۆی چاکە و خەڵکیش چاک دەکات ئەوەی بۆ خۆی ملتەزیم و پابەندە دەشێوێ خەڵکی دیکەش وەک خۆی ملتەزیم و پابەند بێ پلە و پای ئەوانە هەمیشە گەورەترێت بۆیە دەنا بە معنای خەڵک کوشتن و ئەو جۆرە جیهادە ئێستا هەر نییە ئاەتەکەش هەر باقی و ماوەتەوە واضحە سەیری ئاەتەکەی کەنەوە لا يستوي القاعدون من المؤمنين وەکو یەکنین ئەوانەی کە دانیشتون و جیهاد ناکەن لە ئیمانداران غير أولي الضرر بەبێ ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بن و عوزریان هەبێ والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم لەگەڵ ئەوانەدا یەکسان نین کە لە پێناوی خوادا بە ماڵ و گیانیان تێدەکۆشن فضل الله المجاهدين هەڵی بژاردون خوای گەورە بە چاکتری داناون خوای گەورە ئەوانەی جیهاد دەکەن و تێدەکۆشن بە ماڵیان و بە گیانیان على القاعدين بەسەر ئەوانەدا کە جیهاد ناکەن بە دەرەجەتەن بە پلەیەک وكلا وعد الله الحسنى هەر هەمووشیان ئەوەی کە ئیماندار بێ خوای گەورە پەیمان و بەڵێنی چوونە بەهشتی پێداون وفضل الله المجاهدين دیسان خوا دەفەرمێ هەڵی بژاردون خوای گەورە ئەوانەی کە جیهاد دەکەن على القاعدين بەسەر ئەوانەدا کە جیهاد ناکەن بەسی هەڵی بژاردون بە ئەجرا عەظیمە بە پاداشتێکی زۆر گەورە پاداشتی ئەوانەی کە جیهادیان کردووە یا جیهاد دەکەن یا ئامادەنە جیهاد بکەن زۆر گەورەترە لەوانەی کە نایکەن دەڕەجات منه ئەو چەندان پلە و پایەی زۆری بۆ داناون لەلایەن خۆیەوە خوا دەڕەجات یعنی چەندان پلیان فەرقا کەسێک کە جیهاد دەکات لەگەڵ کەسێک کە جیهاد ناکا بەڵام لە شوێ فەرقیان هەیە منه لەکن خوای لە بەهەشتێ ئەگەر تەنها پلەیەک لە پێش تۆ بێ یعنی وەکو ئەوی وایە لە ئاسمانی ڕاست نێوان باش 100 پلەیە وایە نێوانی هەردوو پلەیەکی وەکو نێوانی ئاسمان و زەوی وایە ئەوانەی مجاهدن دەزانێت لە پلەی چەندانە لە پلەی 100دانە هەموو کەسێک جیهادی کردبێت بە ماڵی بەگیانی یان ئامادە بوو بێ لە ڕوحیدا خوا حەدیثمان هەیە تا ئەگەر کەسێک بە فعلی جیهادیشی نەکرد بێ بەڵام لە نیەتی خۆیدا ئامادە باشی هەیە هەر کاتێک پێویستی پێبوو خوا ئیسلام ئامادە بێ ڕوحی خۆی بەختکە ماڵی خۆی ئامادە بێ هەمووی بدا بۆ ئەوی دینی خوا سەرخا کەسێک ئەو ئامادە باشەی هەبێ حەدیثی صحیح هەیە پێغەمبەر دەفەرمێ ئەگەر لە ناو جێگای خۆشیدا بمرێ خوای گەورە هەر دەیگەێنێ بە مەقام و پلەی شەهادەت جا هەرچی شەهیدە لە قیامەتێ لەگەڵ پێغەمبەراندایە پێغەمبەران لە کوێن حتمەن هەمویان لە پلەی یەکەم و لە پلەی 100دانە ئەوەی دیکە کە جیهادی نەکردووە دەگونجێت لە پلەی یەکەم بێ لە پلەی یەکەم لەگەڵ پلەی 100 چەندی فەرقا بۆیە خوا دەفەرمێت دەڕەجاتین چەندان پلە و پایەی بەرزتریان پێدەدرێت لەلایەن خواوە ئەوە یەک ومەغفیرە وخوای گەورە لێشیان خۆش دەبێ حەدیثمان هەیە لەگەڵ یەکەم قەترە خوێنێک کە لە کەسی شەهید دێتە خوارێ خوای گەورە لە هەرچی گوناه هەیە خۆشی دەبێ وەڕەحمە وخوای گەورە میهرەبانی و بەزەی خۆشی بەسەردا دەبارێنێ کە گەورەترین ڕەحمەت بۆ کەسی شەهید ئەوەیە کە چی لە کەسوکاری ئیمانداری خۆی حەز لێ بێ دەتوانێت شەفاعەتی بۆ بکە و تکای بۆ بکە وكان الله غفورا رحيما خوای گەورە لێ خۆش بوو بە بەزەیە لە بەرامبەر هەر کەسێکدا کە ئیمانی هەبێ واضحە إن الذين توفاهم الملائكة بێگومان ئەوانەی کە کاتێک دەیان مرێنن مەلائکەتەکان و فریشتەکان إن الذين تەمان مەلائکەت دەمرێنن یا خوا دەمرێنێ بێگومان خوا بڕیاری مردن دەردەکا وایە بەڵام چێ منەفیدە چێ جێبەجێکارە فریشتە جا ئاەتەکە باسی کێ دەکا باسی کەسانێک دەکا کە کاتی خۆی ئیماندار بوون بەڵام ئیمانەکەیان هێندە بە قووەت نەبووە لە پێناوی خوادا ئەو شوێنەی کە تێیدانا کە بە تایبەتی کاتی خۆی مەکەیە بەجێی بێڵن بچنە مەدینەی لەوێ بە ئازادی دینی خۆیان بکەن هەر لە مەکەی داماونەتەوە بە ئیمانداری بەڵام ئیماندارێکی سەرکز بوون ئیماندارێکی چەوساوە بوون ئیماندارێکی هەمیشە ستەم لێکراو بوون نەیانتوانیوە بە ئازادی شەعائیر و دروشمە دینیەکانی خۆیان جێبەجێکەن و سەربەرزانە بژێن ئەو جۆرە کەسانە خوا باسییان دەکات کە وەختی مرنیان هاتووە
مەلائکەتیان گەیشتۆتە سەرێ مەلائکەتی ڕوحکێشان مەلائکەتی ڕوحکێشان سەرزەنشتیان دەکا لۆمەیان دەکا بۆچی زوڵمت قبول کرد بۆچی لەو شوێنەی مایەوە کە دینداریت پێنەکەی وەک دەڵێ ئەو دەسەڵات و زوڵم مستەمەی کە لێت دەکرێت قبوڵیکەی کە بەبێ گومانی ها ئینسان ئەگەر دەسەڵاتی هەبێت زوڵمت لێ بکرێ قبوڵت بکەی خوای ئەتۆ سزا دەدا وایە بتانی شوێنەکەی بەجێبێڵی ها بەڵام بەجێی نەهێڵی دیسان هەر گوناهبار دەبێت جاخوا دەفەرمێ ئین الذینە بێگومان ئەو کەسانەی تەوەفاهم المەلائکە تەوەفاهم یعنی مراندیانن ڕوحیان کێشان فریشتەکان کە ظالیمی ئەنفوسیم کە ئەو کەسانە ستەمیان لە خۆیان کردبوو بەچی بەوەی کە لەو شوێنە مابوونەوە کە پێی دەگوترا دار الکوفر و ناو بێ باوەڕانە دینداریان پێنە دەکرا قالوا دەڵێن مەلائکەتەکە دەڵێن ها فیمە کنتم ئەوە چیتانە بۆ لێرن بۆ لێرن بۆ ئێوە ئیماندارنین لێرە چ دەکەن کە ئەو کاتەوە گوتم ئەوەی دەسەڵاتی هەبووە نەدەبووە لە مەککەی بێت چونکە مەککە دار الکوفر بوو ئەو کات تەوان مەدینە دار الئیسلام بوو لەوێک ئیمانت پێ نەدەکرا ئەعلانیشی کەی لە مەدینەی هەموو شتێکت پێ دەکرا لیان دەپرسن فیمە کنتم ئەوە چیتانە قالوا كنا مستضعفين في الأرض دەڵێن ئێمە چەوساوە و بێهێز و بێدەسەڵات بووین لە زەویدا ها بێدەسەڵات و بێهێز بوویت لەبەر بێهێزی و بێدەسەڵاتی لێرە ماوینەتەوە بەڵام مەلائکەتە دەکە دەزانن عوزرەکەیان قبول نییە دەزانن ئەو کەسانە هیچ حرەکەیەکیان نەکردووە هیچ جوڵەیەکیان نەکردو بۆیە دەڵێن قالوا ئەلەم تەکون ئەرض الله واسعة ئایا زەوی خوای گەورە فراوان نەبوو فتهاجروا فيها بۆی کۆسی بۆ بکەن و بچنە ئەوێ لەوێ خواپەرستی بکەن خوا دەفەرمێ فەئولائیک ئەوانە ئەوانەی کە ئیماندارن دەسەڵاتیشیان هەیە بەڵام ئەو شوێنە بەجێ ناهێڵن کە شوێنی کافرانە دار الکوفرە و ئیمانداری و دینداریت پێ ناکرێ خوا دەفەرمێ مەئواهم جەهەنەم سزایان دۆزەخ کە سزایان دۆزەخە یعنی نا باسی ئەوەی نی هەتا لە جەهەنەمەدانا بەڵام بەشی ئەوەی کە زوڵمیان قبول کردووە بەشی ئەوەی کە ئامادە نەبوون لە بەرامبەر زوڵمدا ڕاوەستن بەشی ئەوەی کە ئامادە نەبوون بچنە شوێنێک دینداری خۆیان بە جوانی بکەن و بە باشی بکەن خوای گەورە دەیان خاتە جەهەنەمێ وەساءەت مەصیرە خراپترین سەرنجامیش کوێیە طبعا دۆزەخە خوا پەناماندا ئین الذین تەوەفاهم المەلائکەة بێگومان ئەوانەی کە دەیان مرێنن فریشتە یعنی فریشتەکان دەچن بۆی بیان برێنن ڕوحیان دەردهێنن ظالمی ئەنفوسیهم ئەو کەسێک کە ڕوحی دەردێنن چۆن بووە ستەمی لە خۆی کردووە قالوا فيما كنتم فریشتەکە دەڵێن ئەوە چیتانە بۆ لێرن قالوا كنا مستضعفين في الأرض دەڵێن ئێمە کەسانێکی چەوساوە و ژێردەستە بووین لە زەوی قالوا مەلائکەتەکە دەڵێن ئەلەم تەکون ئەرض الله واسعة ئایا زەوی خوا فراوان و فەراح نەبوو فتهاجروا فيها بۆی کۆچی تێدا بکەن و بۆی بچن فەئولائیکە خوا دەفەرمێ مەئواهم جەهەنەم شوێنی ئەوانە ئاگرە وەساءەت مەصیرە و خراپترین سەرنجامیشە جا ئاەتەکە بۆتە قاعیدە ها بۆتە یاسا ئێستا زاڵم بەتەنێ ناخرێتە ئاگرها مەزلومیش کە دەسەڵاتی هەبێ زوڵمەکەی قبول نەکا لە بەرامبەر زوڵمەکەی بوەستێ و نەوەستێتەوە یا هیچ نەبێ ئەضعف ئیمانەوەیە هەڵی لەو شوێنێک کە زوڵمت لێ دەکرێت وایە ئێستا تۆ ئەگەر لە شوێنێکت بکەن بە نمونە چوار دەورەکەت گیرا بێت و بە تۆبزی دەورەت بگرن و بتکوژن و هیچ دەسەڵاتێکت نییە وایە بەڵام دەزانی دەکوژرەی و هەڵنایی پێشت دەکرێ هەڵبەی دەبیە گوناهباری خۆدیان نابێ بێگومان دەبیە گوناهباری خۆت لە شوێنێک گوناهت پێ دەکەن هیچ دەسەڵاتێکت نییە گوناهاکەت پێ دەکەن ناچارت دەکەن گوناهەکەی گوناهەکە ئەگەر شیرک و کوفریش بێ ئەگەر هیچ دەسەڵاتێکت نەما خوالێت ناگرێ وایە بەس ئەگەر دەسەڵاتت هەبێ هەڵبەی ڕابکەی ڕوبەڕووی کەسەکەی ببیەوە کە ئیکراه و تۆبزیەکەت لێ دەکا ئەو کاتە عوزرەکە قبول نییە بۆیە خوا ئەو کەسانەی کە زاڵم و بە نەسی ئاەت لە سوورەتی بەقەرە باسی دەکا لە ئەحزاب باسی دەکا لە سوورەتی سەبە ئیبراهیم جارێک باسی دەکا لە قیامەتێ زاڵم و مەزلوم ئەوەی کە دەسەڵاتدار و ژێردەستەنە خوای گەورە لە قیامەتێ هەردووکیان بەیەکەوە سزا دەدا هەندێک جار بێدەسەڵات گلەی لە دەسەڵاتداری دەکات دەڵێت تۆ هۆکاری ئەوەی بووی کە من گومڕاو سەر لێ شێوا بم هەندێک جار زاڵمەکە دەڵێن خەڵکینە ئێوە بە دوامان کەوتن ئێوە هاندەرمان بوون ئەگەر ئێوەمان لەگەڵ نەبان ئێمەش بەتەنێک گوناهمان پێ نەدەکرا قسەی هەردووکیشیان تاوان ڕاستە بۆیە خوای دەفەرمێ بێدەنگ بن هەر هەمووتان بەیەکەوە لە ئاگردا دەبن ئللا چێ نەبێ چی عوزری هەیە ئللا المستضعفینە تەنها ئەوانە نەبێ کە چەوساوەنە من الرجال لە پیاوان
والنساء لە ئافرەتان ها ڕیجال یعنی پیاوانێکی بێهێز و پەککەوتە و بێدەسەڵات کۆچی نەکردو عوزری هەیە خوا لەوەی ناگرێ نیسە ئافرەت طبعا چەندان ئافرەت هەبوون سەحابی بوون ئیمانیان بە پێغمبەر هێنابوو صلی الله عليه وسلم بەڵام کەسوکاریان ڕیان نەدەدا بچنە مەدینەی بەتەنێکی نەدەتوانێت بچێت طبعا بینی مەککە و مەدینەی ئەو کاتە بەو بیابان و دەشتەیدا ئاسان نەبوو ڕۆیشتن ویلدان یا منداڵ طبعا منداڵی ئیمانداریش هەبوو نەیدەتوانی ئەوانە لا يستطيعون حيلة کە لە توانایاندا نییە خۆیان ڕزگارکەن ولا يهتدون سبيلا ڕێگای گەیشتن بە مەدینەش پێ نازانن خوا ئەوانە ناخاتە جهەنەمێ خوا ئەوانە سزا نادا جا دەفەرمون سەحابەیەکی پیری پەککەوتە هەبوو کاتێک کە ئەو ئاەتەی بیست هاتۆتە خوارێ بە کوڕەکانی گوت بمخەنە سەر دەڵێ بۆ خۆی ئەوەندە پیر و پەککەوتە بوو نەی دەتوانێت بچێتە سەر ئەوە کەشی جایاتەکەی دوای ئێستا باسی دەکات بچێتە سەر وشتری سواری بێ بەستویانەتەوە بەس بۆ ئەوەی بەر هەڕەشەکەی نەکەوێ هێندە ترساوە لە خوای گەورە نەگەیشتۆتە مەدینەی تەوان کۆچی دوایی کردووە و مردووە ئەو زۆرە کەسانەی کە بێدەسەڵات و بێتوانان ئەوانە جیاوازن إلا المستضعفين من الرجال تەنها ئەوانە یعنی ئەوانە ناسنە جەهەنەمێ کە بەڕاستی لاوازن لە پیاوان لە ئافرەتان و لە منداڵان کە لا يستطيعون حيلة کە لە توانایاندا نییە خۆیان ڕزگارکەن ولا يهتدون سبيلا ڕێگای گەیشتنیش بە مەدینەی پێ نازانن فأولئك ئەوانە عسى الله يعني بەدڵنیاییەوە خوا أن يعفو عنهم چاوپۆشیان لێ دەکا وكان الله عفوا غفورا وخوای گەورە عفووە هەمیشە لێبوردەیە بەڵام لە چێ لێبوردەیە لە کەسێک کە بە هەڵە و بە بێدەسەڵاتی گوناه دەکات یا گوناهی پێ دەکرێت و لێ خۆشببووشە بۆ کەسێک کە پەشیمان دەبێتەوە فأولئك عسى الله ئەوانە نەک ئومێد وایە یعنی بەدڵنیاییەوە خوا چاوپۆشیان لێ دەکا ئەوەی کە بە عوزر هیجرەتی نەکردووە و دەسەڵاتی هیجرەتکردنی نەبووە ئەو بۆ هەموو گوناهێکی جوایە ها ئەو کەسێک کە گوناهێکی پێ دەکەن بەڵام دەسەڵاتی نییە تووشی گوناهێک دەبێت بەڵام هیچ دەسەڵاتی خۆتی تێدا نییە ئەو بەبێ گومانی خوای گەورە لەو کەسانە خۆش دەبێت وەخوای گەورە لێبوردە و لێ خۆش بووشە عفووە لێبوردە یعنی لە دنیا سزای نادا و لە قیامەتش لێ خۆش دەبێت ومن يهاجر في سبيل الله هەر کەسێک کۆچکە لە پێناوی خوا ومن يهاجر في سبيل الله هەر کەسێک هیجرەتکە کۆچکە لە پێناوی خوا يجد في الأرض مراغما كثيرا يجد يعني دەستی دەکەوێت لە زەویدا مراغما كثيرا مراغما يعني شوێن و جێگایەکی زۆر و فراوان وەسعە وەخوای گەورە دەروی خێری لێ دەکاتەوە دەوڵەمەندیشی دەکات و ژیانی دنیاشی خۆش دەکات زۆرێک لە سەحابەکانی پێغەمبەر خوا لێیان ڕازی بێت لە مەکەی فەقیر بوون کە چوونە مەدینەی هەم شوێن و جێگایان شوێنی نیشتەجێبوونیان خۆشتر بوو لە مەکەی زۆرینا و هەمیش ژیان و مەعیشەتی خەڵکی ئەو کاتێک کە چوونە مەکەی زۆر خوای گەورە ڕزق و ڕۆزی بەسەردا زیاتر باراندن تا مەکەی ومن يهاجر في سبيل الله هەر کەسێک کۆچکە لە پێناوی خوای گەورەدا يجد في الأرض مراغما كثيرا دەستی دەکەوێت لە ناو زەویدا مراغما كثيرا يعني شوێن و جێگای فراوان وەسعە و هەروەها خوای گەورە دەرو فراوانی و ڕزق و ڕۆزی زۆریشی بەسەردا دەبارێنێ جا دەفەرمێت ومن يخرج من بيته هەر کەسێک بڕواتە دەرێن لە ماڵی خۆی مهاجرا بە نیەتی کۆچکردن إلى الله ورسوله بۆ لای خوا و بۆ لای پێغەمبەری خوا ومن يخرج من بيته هەر کەسێک کۆچکە بۆ لای خوا و بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە ثم يدركه الموت پاشان لەوێ پێی بگا مردن لە ڕێگادا نەگاتە شوێنی خۆی بمرێ فقد وقع أجره على الله بێگومان ئەو کەسە پاداشتەکەی کەوتۆتە سەر خوا پاداشتەکەی لەسەر خوای گەورە مسۆگەرە واجبە وكان الله غفورا رحيما وخوای گەورە لێ خۆش بوو بە بەزەیە جاوە بۆ هەموو شتێک وایە هیجرەت وایە نیەتی هیجرەتت هێنا بەڵام نەگەیشتیە شوێنی مەبەست وایە کەسێک نیەتی جیهادکردنی هەبێت و بە فعلی فریانەکەوت بیکە کەسێک نیەتی سەدەقە و هەتا خێری هەبێ بەڵام مردن یا عوزرێکی هاتە پێشێ پێی نەکرا نیەتی عیبادەت و بەندایەتیەکت هەبوو بەڵام عوزرێک ڕێی لێگرتی وەک ئەوەی وایە عیبادەتەکەت کردبێت چونکە لە دڵەوە قەرارت داوە و هەنگاویشت بۆی ناوە بەرەو پیری ڕۆیشتووی بەڵام نەیگەیشتوویە ئەو ڕووداوە کە حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم مەشهورە کاتی خۆی پیاوێک دەڵێن 99 کەسی کوشتووە لەناو بەنو ئیسرائیلەکان بەڵام حەدیثی صحیحە چۆتە لای
ڕاهیبێکی پرسیاری لێ کردووە توێتی 99 کەسم کوشتووە دەکرێتەوە بە بکەم ئەویش وتێتی نەخێر دوای 99 کەسی نەزان بووە خواپەرست بووە بەڵام نەزان بەسم زانین لەگەڵ خواپەرستی شتی جیاوازن دوتێتی مادام هەر خوا لێم خۆش ناوێ ئەویش بابێتە سەر ئەویشی کوشتە کردوێتی سەد دواتر چۆتە لای کەسێکی عالمەکە وتێتی بەڵێ دەکرێتەوە بۆی بکەیت بەس یەک مەرز ئەو شوێنەی کە گوناهت تێدا کردوونە بەجێی بێڵە بڕۆ فلان شوێنەی لەوێ خەڵکی باشی لێ و چاکی لێجا قەدەری خوای دەڵێن لە نەنیوەی ڕێگادا پیاوەکە دەمرێ وایە هەردوو مەلایکەتەکانی ڕەحمەت و غەزەب هەردووکیان دێن دەبێتە منافەسەیان لە بینیاندا ئەوانەی کە مەلایکەتی غەزەبن دەڵێن ئەوە 100 کەسی کوشتووە هیچ عیبادەتێکیشی نەکردووە دەبێت بچێتە جەهەنەمێ ئەوانەی دیکە دەڵێن نیەتی هێناوە وایە بەرەو باشە ڕۆیشتووە بۆیە ئێمە ئەوی بۆ حساب دەکەین خوای گەورە جیبریل دەنێرێ دەفەرمێ ئەو بۆ ئێمەیە تەبان بۆی فێر بیت ببا بە حەکەم بیپێون لە شوێنی زیکتر بوو لە شوێنەی کە گوناهی لێ کردووە ئەو شوێنەی بۆی سووە با ئەو مەلایکەتانە پێون بە بستێک یا بە پێک لەو شوێنەی نزیکتر بووە کە بۆی چووە بۆتەوە بەکردنەکەی بخوای گەورە لە قەتڵی 100 کەسی خۆش بووە لەبەرەوەی نیەتەکەی دڵەکەی دڵێکی خاوێن بووە بۆیە ئەو بۆ هەموو شتێکی هەروایە هەر کەسێک کۆچ کا لە پێناوی خوای گەورەدا ینی پاداشتەکەی کەوتۆتە سەرخوا وەکان الله غەفوور ڕەحیم خوای گەورە لێ خۆش بوو بەبەزەیش وإذا ضربتم في الأرض هەر کاتێک ڕۆیشتن بە زەویدا بۆ جیهادکردن و تێکۆشان و فليس عليكم جناح هیچ گوناهێکتان ناگاتێ ئەن تەقسڕوا من الصلاة کە کوردی کەنەوە نوێژە 4 ڕکعاتیەکانتان تەنها وایە کاتێک ڕۆیشتنە دەرێ لە شاری خۆت لە ئاوەدانی خۆت بە مەبەستی جیهادکردن لێ وەربگرن بۆیە کاتێک دەچێ سەفەرێ ئەگەر بۆ جیهادیش نەچی ئەگەر بۆ معامەلەش نەچی گرنگ ئەوەیە لە سنووری شارەوانی خۆت بچیە دەرێ بەڵام نیەتی سەفەرت هەبێ بۆت هەیە وایە بۆت هەیە تەبان کە مەوەسم پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندە قەسری کردووە هێندە نوێژی کردوتەوە کە هەتا دەڵێن نەبووە لە دەرەوەی مەدینە جارێک پێغەمبەر ببیندرێ صلی الله عليه وسلم نوێژەکانی بە نوێژە 4 ڕکعاتیەکانی بە 4 ڕکعاتی بکە هەمیشە بە 2 ڕکعاتی کردوونی بۆیە هێندێک لە مەذهەبەکان هەتا کورتکردنەوەی نوێژی لە سەفەری بە واجب دەزانن نەک بە ڕوخسە حاڵی هەندێکیان بە سونەتی دەزانن هەندێکیان بە ڕوخسە حەلی وەسەط ئەوەیە کە ئێمە بە سونەتی بزانین دەکرێت نوێژەکانیش لە کاتی خۆیدا و بە 4 ڕکعاتیش بکەیت بەڵام خێرتر و چاکتر ئەگەر هیچ ترسێکیشت لەسەر نەبێ هیچ مشکلەیەکیشت نەبێت چونکە بە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثمان هەیە دەفەرمێت ئەوە کاتی خۆی ئاەتەکە باسیەوەی دەکات دەفەرمێت ئێستا دەیگە وإذا ضربتم في الأرض ئەگەر ڕۆیشتن بە زەویدا فليس عليكم جناح گوناهتان ناگاتێ ئەن تەقسڕوا من الصلاة نوێژەکانتان کورتکەنە ئین خفتم ئەن یەفتینەکم الذین کەفەروا ئەگەر ترسی ئەوەتان هەبوو تووشی ناڕەحاتی و ناخۆشیتان کەن ئەوانەی کە بێ باوەڕن ئەو فیتنەیە ئەوەیە کە ترسای لەوەی بەدیل دەگیرەی بنمونە تا 4 ڕکعاتان نوێژی دەکەی یان ترسی ئەوەت هەبێ بتکوژن یا ترسی ئەوەت هەبێ ئەزیەتت دەن و ناڕەحاتت کەن بەڵام سەحابە دواتر لە پێغەمبەریان ترسیوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا ئەوە تەنها بۆ حاڵەتی خەوف و ترسە یان بۆ هەموو حاڵەتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هي صدقة تصدق الله بها عليكم فأقبلوا صدقته فەرموویەتی ئەوە سەدەقەیەکە خوا لەگەڵی کردوون بۆ هەموو حاڵەتێکی خوای گەورەش پێی خۆشە سەدەقەکەی لێ وەرگرن بۆیە کاتێک دەچێ سەفەرێ ترس هەبێ یان نەبێ ئاو هەبێ یان نەبێ ئیبادەڕجا من لە ماڵێ مەوجا هەموو شتێک هەرچی هەبێ کورتکردنەوە تەمان خێرترە ئین خفتم ئەن یەفتینەکم الذین کەفەروا ئەگەر ترسی ئەوەتان هەبوو کە تووشی ناڕەحەتی و ناخۆشیتان کەن ئەوانەی کە بێ باوەڕن ئین الکافرینە بێگومان ئەوانەی بێ باوەڕن کانوا لەکم بۆ ئێوە عەدووەن مبینە هەمیشە دوژمنێکی ڕوون و ئاشکرا وازحە هەر کاتێک ڕۆیشتنە دەرێ لە زەوی گەڕان بە زەویدا بۆ تیجارەتە بۆ کڕین و فرۆشتنە هیچ گوناهتان ناگاتێ ئەن تەقسڕوا من الصلاة کورتیکەنەوە نوێژ تاوان کورتکردنەوە و کۆکردنەوە دوشتی لێک جیازن لە سەفەرێ دەکرێت بەس کورتکەیەوە حاڵی نوێژی نیوڕۆ لە جیاتی چواری دوی بکە
عسر لە زیاتی چواری دوی بکە عیشا لە زیاتی چواری دوی بکە مەغریب و تەمان بەیانی هیچ کورتکردنەوەی تێدا نییە وازڵها ئیختیارێکی دیکەشت هەیە لە سەفەرێ وەکو چۆن کورتی دەکەیەوە کۆشیکەیەوە بەڵام کامە و کام بەیەکەوە کۆ دەکرێنەوە تەنها نیوڕۆ و عسر دەکرێت پێشی خەی دوای خەی فەرقی نییە پێشی خە یا دوای خە مەغریب و عیشاش بەیەکەوە کۆ دەکرێنەوە بەڵام عیشا پێشی خەی یا دوای ئەو عەفوو مەغریب پێشی خەی یا دوای خەی تەمان هەر سێ ڕکعاتەکەی هەر دەبێ بکەیت بەڵام بۆ تێ عیشای بینیە گەڵێ بە دوو ڕکعاتی دەکرێت مەغریب ببێ گەڵ عیشا بە سێ ڕکعاتی هیچ گرفتێکی تێدا نییە بەڵام هیچ کات عسر بە نمونەکە کەوتیە مەترسی هەر دەوێ بکەیت چونکە مەزاری تێدا نیە بێ گەڵ مەغریبی وایە عیشا مەزالی تێدا نیە بیگەیەنیە گەڵ بەیانی بەڵام لە هەموو حاڵەتێکیدا ئەوە کورتکردنەوە طبعا کۆکردنەوە ئەهوەنترە لە هەر شوێنێک عوزرت بۆ دروست بوو زانیت نوێژێکت لە حاڵەتی طبیعیدا پێ ناکرێ ئەوە نیوڕۆ عسر مەزالی پێشخستن و دواخستنی هەیە لە هەر شوێنێک عوزرێکی مەشروعت بۆ دروست بوو زانیت نوێژت نیوڕۆت لە کاتی خۆیدا بە مەزبوطی پێ ناکرێ جاریوان لە ڕێگادای بنمونە یا سەرقاڵی ئیشێکی وای طبیعیە نیەتی ئەوەی دێنی نیوڕۆی ببێ گەڵ عسر یان بەعکسەوە ئەگەر زانیت عسر کێشت بۆ دروست دەبێت و سەرقاڵیت بۆ دروست دەبێت پێشی دەخەی بۆی نوێژەکەت نەچێ مەغریب و عیشاش بە هەمان شێوە بەڵام کورتکردنەوە تەمان تایبەتە بە سەفەر و لای کەمی دەبێ سنووری شارەوانی خۆت پەڕاند بێت و مەسافەیەکت بڕی بێ بە نیەتی سەفەرکردن وازحە ئەگەر سەیری ئاەتەکان بکەینەوە بە خێرایی وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ روانية بۆ هیچ ئیماندارێک ئەن یەقتولە بکوژێ مؤمنەن ئیماندارێکی دیکە ئیلا مەگەر خەتەئە بە هەڵە ومن هەر کەس قەتەلە بکوژێ مؤمنەن ئیماندارێک خەتەئەن بە هەڵە فتەحریر و ئازادی دەکات دەبێ ئازادی کە ڕەقەبەتین مؤمنە کۆیلەیەکی ئیماندار وەدیەتون و دەبێ خوێن مسلەمەتون بدا ئیلا ئەهلیهی بە کەسوکاری إلا مەگەر ئەی یەصەدەقوا لێی خۆش ببن فإن كان ئەگەر ئەو بکوژە ئەگەر ئەو کوژراوە من قوم عدو لكم يعني لە خزمی کەسانێک بوو کە دژمنی ئێوەن بەڵام وهو مؤمن کوژراوەکە بۆ خۆی ئیماندار بوو فتەحریر و ڕەقەبەتی مؤمنە دەبێت بکوژەکە ئازاد کە کۆیلەیەکی ئیماندار و خوێنی لەسەر نییە وإن كان ئەگەر هاتو کوژراوەکە من قوم بينكم وبينهم لە کەسانێک بوو کە لە نێوانی ئێوە و ئەواندا میثاق بەڵێن هەبوو فەدیەة مسلەمەة دەبێ خوێنێک بدا بکوژەکە إلى ئەهلی بە کەسوکاری وتەحریر و ڕەقەبەتی مؤمنە دەبێ ئازادیش کا کۆیلەیەکی ئیماندار فمن هەر کەسێک لەم یەجید دەستی نەکەوت کۆیلە فصیام شهرەینی بە ڕۆژوو دەبێت 2 مانگ متتابعینی بە دوای یەکدا تەوبەتەن من الله وەکو تەوبە و پەشیمان بوونەوە بۆ لای خوا وكان الله خوا عليما حكيما زانا ودانايا ومن يقتل هركز بكجي مؤمنا إيمان دارك متعمدا بأن قصد فجزاؤه سزاكي جهنم دوزخا خالدا فيها بنمري تيداد به وغضب الله خوا لي تورد به وغضب الله عليه تري خوا دسيت سري ولعنه خوا لرحمة خوي دوري دخاتوا وأعد له آمادشي كردوا بوي عذابا عظيما سزاكي قورا يا أيها الذين أي أواني آمنوا إيمانتان هنا وإذا ضربتم كاتك رويشتن دري في سبيل الله لبناوي خوادا فتبينوا رون كرنوا بكن ولا تقولوا ملن لمن ألقى إليكم السلام بوكسيك بيشنياري آشتيتان بودكا يا سلامتان بو هلددا وسلامتان لدكا لست مؤمنا ملن إيمان دارني تبتغون عرض الحياة الدنيا بما بستي بدسيناني كالوبلي الدنيا فعند الله أوي لا إخوايا مغانم كثيرة دسكوتيشي قورترا كذلك هربم شيويا كنتم إيوة من قبل آواب فمن الله عليكم خواتاكي لقل كردنو كردني بإيمان دار فتبينوا بوي رون كردنو بدن إن الله كان بما تعملون خبيرا بيقومان خواي قورا بهر كارو كردوية كإيوة ديكن شعر زايا لا يستوي وكو يقنين القاعدون أواني دانشتون جهاد ناكن من المؤمنين لنا إيمان داران دا غير أولي الضرر جيا لواني كخوان بيداوستين والمجاهدون لقل أواني جهاد دكن
في سبيل الله لپێناوی خوادا بأموالهم بماڵیان و بەگیانیان فضل الله هەڵی بژاردوون خوا المجاهدين ئەوانەی تێدەکۆشن بأموالهم بماڵیان وأنفسهم بەگیانیان على القاعدين بەسەر ئەوانەدا کە دانیشتون دەڕەجەتەن بەپلەیەک وكلا هەر هەمووشیان وعد الله خوا بەڵێنی داوە الحسنى بیان باتە شوێنە خۆشەکە وفضل الله خوا هەڵی بژاردوون المجاهدين ئەوانەی تێدەکۆشن على القاعدين بەسەر ئەوانەدا کە تێناکۆشن و دانیشتون بەئەجرەن عەظیمە بە پاداشتێکی زۆر گەورە دەڕەجات منه چەندان پلەیان پێدەدا لەلایەن خۆی ومەغفرة و لێشیان خۆش دەبێ وەڕەحمە بەزەیشی پێیان دادێتەوە وكان الله خوا غەفوڕا لێخۆشبوویە ڕەحیم بە بەزەیش إن الذين بێگومان ئەوانەی تەوەفاهم مراندنی ڕوحیانیانی کێشا مەلائکە فریشتە کە ظالمی ئەنفوسهم کە ئەو کەسانە ستەمیان لە خۆیان کردبوو قالوا مەلائکەتەکان گوتیان فيما كنتم ئەوە چیتانە بۆ لێرەن قالوا گوتیان كنا مستضعفين ئێمە کەسانێکی بێدەسەڵاتین في الأرض لەو زەویە قالوا گوتیان ألم تكن أرض الله واسعة ئایا زەوی خوا فراوان نەبوو فتهاجروا فيها تا کۆچی بۆ بکەن فأولئك ئەو کەسانەی کە لەو شوێنانە ماونەتەوە مەئواهم جەهەنەم شوێنیان دۆزەخە وساءت مەصیرە خراپترین سەرنجامیش دۆزەخە إلا المستضعفين تەنها ئەوانە نەبێ کە چەوساون من الرجال لە پیاوان والنساء لە ئافرەتان والولدان منداڵان لا يستطيعون حيلة کە توانای خۆ دەربازکردن و خۆ دەربازکردنیان نییە ولا يهتدون سبيلا و پێشی نازانن ڕێگای ڕۆیشتن و دەرباز بوون فأولئك ئەوانە عسى الله بەدڵنیاییەوە خوا أن يعفو عنهم چاوپۆشیان لێ دەکا وكان الله خوا عفوا غفورا لێبوردە و